سلااو بینەرانی عزیز و خۆشەویست عزیزان جمعەی ڕابردوو 28 مانگی جۆزەردان ڕێوڕسمێک بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە مەقڕی ناوەندی کۆمەڵە لە زرگێز بەڕێوەچوو کمیتەی ڕێبەری کۆمەڵە بڕیاریدا ئەم ڕێوڕسمە بکات بۆ 42 ساڵ بۆ ڕێزگرتن لە 42 ساڵ خەبات و تێکۆشانی ماندووی نەناسانەی هاوڕێ فەرهاد شەعبانی و بە بەشداری خۆی و کە تا کاتێک کە خۆی ماوە هەر بۆیە 3 ڕۆژ پێشتر ئەم مەراسمەیان خستە پێش و ڕۆژی جومعە 28 مانگی جۆزەردان بەڕێوەچوو هاوڕێ فەرهاد شەعبانی خۆشی لە ڕێگەی تۆڕی ئینتەرنێتەوە بەشداری ئەم مەراسمە بوو و پامێکی وەرەبەخش و پڕ لە سۆزشی بۆ ئەم ڕێوڕسمە نارد بەداخەوە ڕۆژی ڕابردوو 30 مانگی جۆزەردان نەخۆشی شێرپەنجە بەسەر جەستەی هاوڕێ فەرهاد شەعبانیدا زاڵ بوو و لەوە زیاتر دەوامی نەهێنا و ماڵاوایی لە ژیان کرد و بەجێ هێشتین بەداخیشەوە کە نەیتوانی ئەم ڕێوڕسمە لە پەخشی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا ببینێ یادی ئازیزی کاک فەرهاد بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕێبوار بێت ئازیزان فەرمون بۆ بینینی ڕێپۆرتاژی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە میوانە بەڕێزەکان هاوڕێیانی پێشمەرگە و ئامادەبوانی بەڕێز سلاوی گەرمی خۆم و گشت بەڕێوەبەرانی ئەم ڕێوڕسمەتان پێشکەش بێت ئازیزان ئەمڕۆ لێرە مەراسمێک بە بۆنەی 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و ڕۆژی گیانبەختکردنی یەکەم پێشمەرگە و یەکەم گیانبەختکردووی ریزەکانی کۆمەڵە هاوڕێ سەعید موعینی ناسراو بەخانە بەڕێوە دەچێت کە ڕیزی بەرگە و بابەتەکانی بەم شێوەیە دەبێت کە پێتانی ڕادەگەێنم سەرەتای ڕێوڕسمەکەمان بە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین دواتر بۆ ڕێزگرتن لە گشت گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم و سەرجەم گیانبەختکردوانی ریزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دەقیقەیەک بە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەسین بێدەنگیەکە بە کۆپلە شێعرێک دەشکێنین لە درێژەدا هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵە قسە باسێکمان پێشکەش دەکات دوای بڵاوکرانەوەی سرودێک کورتە باسێک سەبارەت بە ژیان و خەباتی قارەمانانەی کاکخانەی موعینی پێشکەش بێوە خۆشەویست دەکرێت پاشان پەیامی هاوڕێ فەرهاد شەعبانی بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بە دەنگی خۆی بڵاو دەکەینەوە دواتر بە بیستنی دەکلەمەی شێعرێکی شاعیری خەباتکار و بەتوانا کاک حەما عەزیز کە بە بۆنەی گیانبەختکردنی کاکخانە وتراوە کۆتایی بەم بەشەی ڕێوڕسمەکەمان دێنین و کاتەکە تەرخان دەکەین بۆ پەزیراییکردن لە ئێوە ئامادووەبانی عەزیز و دەربڕینی شایی و خۆشی ئێوە ئێستاش ڕێوڕسمەکەمان بە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین بۆ ڕێزگرتن لە گەشت گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم و سەرجەم گیانبەختکردوانی ریزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دەقیقەیەک بە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەستین پەلکی داری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ ئیبراهیم عەلیزادە بێت بۆ پێشکەشکردنی قسە باسەکەی ئامادەبوانی عەزیز هاوڕێیانی پێشمەرگە ئێوارەتان باش ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەمووتان پیرۆز بێ
بەداخەوە بەهۆی بارودۆخی ناوچەکە ئەم ساڵ وەکو زۆرێک لە ساڵانی ڕابردوو نەمانتوانی ئەو ڕێ و ڕسمە لەسەر گڵکۆی کاکەخانەی موعینی یەکەم پێشمەرگە و یەکەم گیانبەخشکردووی کۆمەڵە لە شاری ماوەت و لە نزیک ئەو شوێنەی کە گیانی بەخت کردبوو بەڕێوە بەرین. یادی ئەو ئازیزە بۆ هەمیشە لە دڵماندا زیندووە. هەروەها هەر بم بۆنەوە هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ یادی ئازیزی ئەو گیانبەخت کردوانەی کۆمەڵە و حزبی کۆمۆنیست ئێران کە لەسەر ڕێبازی کۆمۆنیزم لە ماوەی چواردەیەی ڕابردوودا لە مەیدانەکانی زۆرازۆری خەباتی پێشمەرگانە و خەباتی سیاسی و لە زیندانەکانی جمهوری ئیسلامیدا و لە ئەشکەنجیاکاندا گیانیان بەخت کردووە. ئەمڕۆ لە هەمان کاتدا ئەم مەراسمە لە کاتێکدا بەڕێوە دەبین کە هاوڕێیەکی عازیزمان، هاوڕێکی نەسرەوتومان، ڕێبەرێکی هەڵکەوتومان کاکە فەرهادی شەعبانی لەگەڵ نەخۆشیێکی سەختی شێرپەنجە دەست و پەنجە نەرم دەکات. هەر بۆیە ڕێگان بدەن کە قسە و باسی ئەمڕۆ و مەراسمی ئەوڕۆمان بە ناوی ئەو ئازیزەوە دەست پێ بکەین. سەبارەت بە وورەی پۆڵایینی کاکە فەرهاد ئەوەی کە لەو ڕۆژانەدا لە خۆی نیشانداوە هەرچی بڵێم کەمم کوتووە. تەنانەت پزیشکەکانی معالجیشی زۆر سەرسامن بەم ڕوحیەی کە ئەو ئازیزە لە خۆی نیشانی دەدات. لە تەواوی ئەو ماوەیەدا ئەم پەیامی ورەبەخشی بۆ ئێمە ناردووە. لە تەواوی ئەو ماوەیەدا ئەو هەوڵی داوە ورەی ئەندامانی خانەوادەکەی بپارێزێ بە خەمی یەکەیەکەیانەوە بووە، دڵخۆشی داونەوە و هەوڵی داوە کە ئەو بارودۆخی کە ئەو تێیدایە کاریگەری لەسەر ڕوحیەی ئەوان نەبێت. لەم ماوەیەدا کاکە فەرهاد لەگەڵ هەموو ئازارێکیش کە چێشتوویەتی مەشغەڵەکانی نەگۆڕاوە و ئەوە لە دانەدانەی ئەو پەیامانەدا کە بۆمانی دەنێرێ و لێرە و لەوێ ئێبرازی دەکات لەوەدا خۆی نیشان دەدات. ماوەیەک لەوە پێش من سەردانیم کرد، وتی بە من وتی خۆت دەزانی من عاشقی ژیانم و زندگیم زۆر خۆش دەوێت، بەڵام ئەوە بزانە لە هەمان کاتدا لە مەرگ ناترسم. حەزەکەم بزانی کە پێویست ناکات دڵخۆشیم بدەیەوە. من لە ژیانی پێشمەرگایەتیمدا بەدەیان جار تا یەک قەدەمی مەرگ چووم، بەڵام قەت دڵم نەلەرزیوە لە درێژەی خەباتی پێشمەرگانم و لە درێژەی ڕێبازەکەم و حەزەکەم ئەوەم باوەڕ پێ بکەی کە مەرگ وەحشەتی نەخستۆتە دڵمەوە و من بەڕاستی باوەڕی پێ دەکەم. فەرهاد بە مانای واقعی وشە ماندووی نەناز بوو. سەبارەت بە نەک یەک و دوو ئەو دەیان بواری فعالیەت و تێکۆشانی ئێمە کە فەرهاد تێیدا دەوری نواندۆ، دەوری کاریگەری نواندۆ، دەوری ڕێبەری نواندۆ، سەبارەت بەوە قسە ناکەم چونکە هەمووتان لەگەڵ هەمووی ئەوانە ئاشنان. بەڵام من فەقەت یەک تایبەتمەندیتان بۆ دەگەڕێنمەوە لە ژیانی کاکە فەرهاد. فەرهادێکی لەو کەسانە بوو کە ئەو ڕەفیقانەی کە لێی نزیکن دەزانن کە وەختێک سەری لەسەر سەنیردادەنا لە فاسلەی چەند سانیەدا خەوی پیاکەوت. زۆر کەس پێیان وا بوو کە ئەمە تایبەتمەندیەکی جەستەیی کاک فەرهادە، بەڵام لە ڕاستیدا وا نەبوو. لە ڕاستیدا مەسئلە ئەوە بوو کە لە تەواوی 24 ساعت لە تەواوی ڕۆژدا ئەو سەعاتانەی کە ئەو بەخەبەر بوو بە جەستە و بە مێشکی کاری دەکرد. ئەنی هەدادانی نەبوو، هەدادانی نەبوو، هەمیشەش هەوڵی داوە کاری مفید بکە و وەختێک ئیتر کات شەکەتی جەستە فشاری بۆ دێنا و سەری دەنا سەرسەنی، ئیتر هەموو ئەوانەی لێوە دەردەکەوت و بە ئاسانی خەوی لێ دەکەوت. ئەمە ینی تایبەتمەندیەکی فیزیکی نەبوو، بەڵکە نیشانەیەک بوو لە هەدانەدانی، لە هەڵسوڕانی، لەوەی کە کەس نەیدەدی فەرهاد دەقیقەیەک بێکار بێ
بدقیقەیەک هەڵ نەسوورێک ئەو ڕۆژانەی کە لە سەرتەختی بیمارستان بووە ئەم ڕۆژانەش هەر نمونەیەک لەو ماندووی نەناسەی بووە بە وردی هەموو ڕووداوەکانی تەشکیلاتی تاقیب کردووە شەو ڕۆژ لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بووە شەو ڕۆژ هەموو بێزگەلەوەی کە وەڵامی بەدەیان پەیامی ڕەفیقەکانی داوەتەوە شەو ڕۆژ هەموو مەسائلی ناو ئێمەی تاقیب کردووە و جاروبار ڕێنوێنی و پێشنیار و نەزەری خۆشی داوە فەرهاد لە 42 ساڵ ژیانی خەباتکارانەی خۆیدا یا پێشمەرگە بوو لە مەیدانی خەباتی پێشمەرگانەدا یا کاریگەر بوو لە مەیدانی خەباتی لە ناوەندی خەباتی کاریگەریدا کەس لەم 42 ساڵەدا هیچ ئانوساتێک لە ژیانی کاکە فەرهاد ناتوانێت ببینێتەوە کە لە یەکێک لەو دوو بوارانەدا دەوری نەنوان دەبێت بێزگە لەوانە دەزانن ئینسانێکی بێ ئەندازە عاتیفیە کاکە فەرهاد ئەگەر ڕنج و ئازاری ڕەفیقێکی بیستبایە و دیتبایە و خۆی کارێکی بۆ نەکرابایە بە ئاسانی فرمێسکەکانی داهاتە خوارێ و ئەغڵەبی ڕەفیقەکان ئەو دیمەنانەیان دیوە سەرڕای هەموو کار و تێکۆشانی ڕۆژانەی وەختێک شەو دەچوە ماڵێ یا وەختی ئیسراحەتی بوو قەرار بوو تۆزێ بحەسێتەوە تازە ئەو وەختە یەکێک لە مەیدانەکانی کاری ئەو دەستی پێ دەکرد تەواوی ئەو ڕووداوانەی کە لە تووری ڕۆژدا دیبووی بەسەری هاتبوو و یا هەڵوێستی هەبوو لە سەریان هەموو ئەوانەی جارێکیکە دەنووسیەوە و ئێمە ئێستا خاوەنی خەزێنەیەکی هەزاران لاپەڕەی لەو یادداشتانەی کاکە فەرهادی وەوە نیشانەیەک بوو لەوەی کە ئەم چەندە ئومێدەوارە بە ئایەندە و چەندە هەوڵ دەدا بۆ دروستکردنی ئایەندە لێرەدا جارێکی دیکە پەیامی ڕێز و خۆشەویستیمان بۆ فەرهادی شۆڕژگێڕی کۆمۆنیست بۆ فەرهادی ڕێبەر بۆ فەرهادی دۆست و هاوڕێی چەوساوەکان و سەملێکراوان بۆ فەرهادی ڕووناکەرەوەی ئاو دەنێرین و هیوادارین بمێنێ بۆمان هاوڕێیانی پێشمەرگە خەباتی ئێمە ئەمڕۆ لە ناوچەیەکی زۆر ئاڵۆزدا و لە بارودۆخێکی زۆر هەستیاردا بەڕێوە دەچێت ئەم وشەیە وشەی هەستیاربوونی ئەو بارودۆخە وشەیەک نییە وەکو هەمیشە چاو لە هەر کوێنێکی ئەو ناوچەیە دەکەی ئەو ئاڵۆسکاوی ئەو بێسەرەوبەرەی و ئەو ئەگەرانەی کە هەم چاکن و هەم خراپ پاڵ یەکتر ڕیزیان بەستۆ دەبینی هەر لە عێراق چاو لێ بکەن عێراق وڵاتێکە کە ظاهرەن دەوڵەتێک تێدا دەسەڵاتدارە بەڵام لە واقعدا ئەوەی لە عێراق دەیبینین هیچ شتێک نییە غەیری مەجموعەیەک دەسەڵات کە لە پاڵیەک دانراون لە پاڵیەک هەڵ نەچندراون کە ئەگەر ڕۆژی لە ڕۆژان بڵێن ئەوە دەڕوخێ ئەگەر وەکو بینایەک دروست کرابە دەمانکوت ڕوخانی مەترەحە بەڵام ئێستا مەجموعەیەکی زۆر دەسەڵاتە کە هەر کامەشان بەرژەوەندی جیاوازیان هەیە ئەوە عێراق تۆزە ئەولاتر ئەوە تورکیا بەشێک لە خاچی هەرێمی کوردستانی داگیر کردووە زۆر ئەگەری ئەوە هەیە بێتە پێشتر بڕاتە ئەو لای هەولێریش و ئەو تەماحانەی هەیە و دەشزانین کە لە کاتێکدا هیچ بربەستێکی لە بەردەم نەبێ بەتایبەت هیچ زلهێزێکیش بەرپەرچی نەداتەوە بە ئاسانی دەتوانێت ئەو بەرژەوەندەی تامین کا ئەو وەختێ دەسێت لە لیبی بە شەڕدێ لە لیبی خاکداگیر دەکات بۆچی لە پاڵ خۆی ئەو کارە نەکە و ئەگەر بیان هەبێ بڵێن لە لیبی کاکە زیادە ڕۆی مەکە تەعمەیەکی دیکەی دەخەنە بەرچاو کە عیبارەت بێ لە هەرێمی کوردستان بڕۆ بۆ خۆت تەراتێنی خۆتی تێدا بکە و دەبینین کە کەس لەسەر ئەو داگیرکاریەی دەوڵەتی تورکیە لە هەرێمی کوردستان و جواب نایەت باسی لوبنان بکەیت لوبنان لەبەردەم شەڕێکی خوێناوی ناوخۆییدایە ڕووداوەکانی بێ ئەندازە مەترسیدار دەستنە بەرەوە باسی جگاکانی دوورتر نەکەین لە خۆمان لیبی یەمەن فەلەستین ئەوانە هەمووی هەموو ئەوانە پێمان دەڵێن کە لە ناوچەیەکی بێ ئەندازە ئاڵۆزی و حساسی سیاسیدا ئێمە خەریکی کاری سیاسی و خەریکی کاری پێشمەرگانی ئەم بارودۆخە حساسە بۆ ئەوەی کە
ئێمە بتوانین تێیدا دەوری خۆمان وەکو کۆمۆنیستێکی شۆڕژێر وەکو هێزێکی مەسئول ببینینەوە احتیاجمان بە چەند چەکی کارا هەیە. یەکەم چەکمان چەکی زانستە. ئێمە پێویستمان بەوەیە کە بە جامعشناسی زانستی، بە مێژووشناسی زانستی، بە ئابووری ناسینی زانستی چەکدار بین. بۆچی؟ بۆ ئەوەی کە نەبین بە ڕێکخراوێکی چەقبەستوو و دووگم، بۆ ئەوەی کە بتوانین بەڕاستی ڕۆڵەی زمانی خۆمان بین. ئەوە زۆر زۆر مهمە لە دیاریکردنی چارەنووسی دواڕۆژی خۆمان. دووهەم چەکی پەروەردەی سیاسی و وشیاری سیاسیە. چەکی وشیاری سیاسیمان پێویستە بۆ ئەوەی کە بتوانین لە دەرفەتەکان کەڵک وەربگرین، بۆ ئەوەی کە دەرفەتەکان لەدەست نەدەین، بۆ ئەوەی کە بتوانین لە ئاسانترین ڕێگا و بە گونجاوترین تاکتیک و بە کەمتەلەفاترین ئامراز سەرکەوتن بەدەست بێنین یا لە سەرکەوتن نزیک بینەوە. چەکی مرۆڤ دۆستیمان پێویستە بۆ ئەوەی کە سەختی ڕێگا ئینسان دۆستیمان لەبیر نەباتەوە و دژواریەکانی ڕێگا نەبێتە پاساوێک بۆ ئەوەی کە ئێمە لە هیچ کات و ساتێک و لە هیچ شەرایەتێکدا ئینسانیەتمان بچێتە حاشیەوە. ئێمە پێویستیمان بە چەکی ئەخلاقە، بە چەکی ئەخلاقی پێشڕەو بۆ ئەوەی کە نمونە بین لە وڵاتێکدا و لە ناوچەیەکدا کە دەزانین کۆنەپەرستی و دەسەڵاتی جابرانە ئەخلاقی ڕایجی کۆمەلگا دیاری دەکات. هەنگاو هەڵێنانی ئێمەوە بۆ نیشاندانی ئەخلاقی نمونە لە هەموو زەمینەیەکدا، ئەخلاقی ئینسانی نوێ، ئەمە یەکێک لەو چەکانەیە کە پێویستیمان پێێتی و دەبێت خاراوتری بکەین و خۆمانی پێ تیار بکەین. و سەرنجام چەک بە معنای ئەو چەکەی کە بەشانمانەوەیە. ئەم چەکەش زۆر مهمە و دەبێت بەوە تیار بین. بەڵام ئەمڕۆ ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە، جا لەبەرەوە جێگای خۆەتی لەسەر ئەم جەمبەیە، یعنی لەسەر کارایی و زەرورەتی ئەم چەکەی کە بەشانمانەوەیە لەسەر کارایی و جێگا و شوێنی و ئاسۆی دواڕۆژی و ئەو ئەرزشەی و بایخانەی کە هەیەی ئێستا بۆ ئێمە بۆ پاراستنی لەسەر ئەوە زۆرتر بدوین. با باسی ناوچەی ئاڵۆسکاوی خاوەرمیانە نەکەین جارێ، سەر کورتەیەکی شارەم پێکرد. باسی ئێران بکەین، بزانی تا ئەو جێگای کە بەو چەکە بێزگە لەو چەکانی دیکە، سەرڕای ئەو چەکانی دیکە، ئەوەی کە پێویستمانە بەو چەکەی بەشانمانەوەیە لە پێناوی ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا لە منتەقەدا لە ئێراندا لە کادایە چ کارکردێکی هەیە. ئێمە قساو لە وەزی ئێستا ئێران دەکەین بە پێی منتیق لەبەردەم دوو جور گۆڕانکاری داین. جارێ با بڵێن بۆ تێگەیشتن لە مەسەلەکە کامیلەن لێکیان جیا بکەینەوە. یەکێک لەوانە پەیدابوونی بارودۆخێکی شۆڕژێرانەیە و چوونی کۆمەلگای ئێران بەرەو شۆڕشێکی کۆمەڵایەتی گەورە. شۆڕشێک وەکو شۆڕشی ساڵی 57، وەکو شۆڕشی وەکو بەهاری عەرەبی، وەکو شۆڕشی ئۆکتۆبر، وەکو شۆڕشی کەبیری فەڕەنسا، وەکو هەمووان لەبەردەم ئەگەرێکی ئاوا داین و کەس ناتوانێت ئەو ئەگەرە لەبەر چاو نەگرێ. زۆر چاکە بزانین پرۆسەی تەکامل و بەرەو پێشچوونی ئەم شۆڕشە چۆن دەبێت. وازەحەوە نمونەشمان دیوە بە ئاسانی خەڵک لە خوارەوە دەسەڵاتی خۆیان ڕێک دەخەن. پێ بپێی ئەوەی کە دەسەڵاتی مەرکەزی زەعیف دەبێ، پێ بپێ ئەوەی کە پەلامار و هێرش بۆ سەر جەرگەی دەسەڵات زیاد دەکات، پێ بپێی ئەوە بۆشایی دەسەڵات لە خوارەوەش بە وەسیلەی جەماوەر پڕ دەکرێتەوە. ئەوە ڕەوتێکی تەبیعیە، تەقریبەن دەتوانم بەڵام لە هیچ شۆڕشێکی دنیاشدا ئیستیسنای نەبووە. ئەوە مانای ئەوەیە کە شوڕاکان و دامەزراوەکانی هەڵبژاردەی خەڵک وردە جێگا پێ بە دامەزراوەکان و نهادەکانی دەسەڵات لێژ دەکەن و دەوری خۆیان دەبین. لەوەها کاتێکدایە کە ئەم
بە تایبەت ئێمە باسی کوردستان دەکەین هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەم دەورەی هەیە و ئەو دەورە دەتوانێت ببینێ کە ئەم شوڕایانە ئەم نێهادە دامەزراوانەی خەڵک ئەم خەڵکەی کە بۆشایی دەسەڵات پڕ دەکەنەوە ئەمانە چەکدارکە ئەرک و وەزیفەی خۆی منتەقیل کا بەوان بیسپێرێ بەوان ئایا ئەوە خەیاڵە ئایا ئەوە تئۆریە نا ساڵی 58 و 58 ئەوە ڕوویدا لە شاری سنا شوڕاکانی مەحەلات یا بڵێن بنکەکانی گەڕەکەکان پێکاتن و بنکەکانی گەڕەکەکان بە وەسیلەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە چەکدار کران ئەو کاتە هەمومان لەبیرمانە ژمارەی پێشمەرگەی کۆمەڵە کە مەقەڕەکانی دەپارێستین و کە ئەندامانی سەرکردایەتیمانی دەپارێست زۆر کەم بوو بە دەیان کەس بوو لە حاڵێکدا بە هەزاران خەڵک چەکدار بوو ئەگەر نەڵێم زۆرتریش خەڵک چەشی هەڵگرتە بوو و لە چوارچێوەی ئەو بنکانەدا دەوریان دەنوان کەوایە چەکی پێشمەرگانەی ئێمە ئەم کاری ئەم ئەرکە گەورەی بەدەستە ئەو کارە گەورەی لە ئەستۆیە ئەم لەوەی کە ئێستا زۆر بین یا کەم بین خد ئەوە مەترەح نییە دڵنیاتان دەکەم ئەو بارودۆخە سیاسیە بگۆڕێ بە یەک بانگەوازی کۆمەڵە سەدان بەرابەر حدیەخەر بڵم دەیان بەرابەری ئەو هێزەی کە ئێستا ئێمە لەو ئوردوگایە و لێرە کۆما کردوتەوە چەکدار دەبن و دەوری خۆیان دەنوێنن لەبەرەوە دەبێت بزانین هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ئیدامەی شۆڕشی ئەگەری شۆڕشی ئایندەی ئێران و شۆڕشی کوردستان لە ئیدامەی ئەو شۆڕشەدا دەورێکی دەکەوێت سەرشان کە ئەم دەورەی عبارەتە لە کەمکردنەوەی تەلەفات لە ئاسانکردنی پاراستنی دەستکەوتەکان پس دەبێت لەو ڕوانگەوە ئەرزشی ئەو چەکەی کە بەسەرشانمانەوە و دەبێ بەردەوام خۆمانی پێتیارترکەین بناسی ئەگەرێکی دیکە کە ممکنە بێتە کایەوە ئەوەیە کە خەڵک هێشتا جەسارەتی هێرشبردن بۆ سەردەسەڵاتیان پەیدا نەکرد بێت توانایی ئەوە لە خۆیان ڕانەبینن بەڵام بە 1001 دلیل ئاڵوگۆڕی ناوچەیە هەرچی بە 1001 دلیل ڕێژیمی جمهوری ئیسلامی توانایی سەر ئیدارەی وڵات و بەستایبەت بەسەر ئیدارەی شوێنێکی وەکو حساسی و کوردستان لاواز بێت لەو سوورەتەدا هەموو هێزە سیاسیەکان هەوڵ دەدەن لەو بارودۆخە دەور ببینن ئایا کۆمەڵە دەبێت دواکەوێت لەوانە ئایا کۆمەڵە دەبێت هەر منتەزر بێت تەنیا وەختێک کە ئارزوەکانی خۆی یا ئستراتێژی خۆی بەدیدێت هەر ئەو وەختە دەور بنوێنێ یا لە هەر کاتێکدا وەزیفەی لەسەر شانە بۆ ئەوەی کە هەوڵ بدا خراپە بە چاکە هەڵگەڕێنێتەوە و بە نواندنی دەوری خۆی هەوڵ بدا کە ڕنج و ئازارەکانی ئەو میلەتە کەمتر کاتەوە و ئەوە ئەو کاتەیە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە تایبەتی دەتوانێت دەور بنوێنێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پێشی شەڕی ناوخۆ بگرین پێشی شەڕی لابەلا بگرین پێشی بەزایەچوونی ئەنەرژیەکانمان بگرین بۆ ئەوەی بتوانین ئەم پیلانانەی دوژمن جمهوری ئیسلامی خونساکەینەوە کە نەتوانێت ئەنەرژیمان بە خەتەر بەرێت دەبێت بەهێز بین مادام ئێمە بەهێز نەبین ناتوانین واردی معادلاتی قودرەت بین ناتوان حسابێکت بۆ ناکەن لە حاشیەدا دەمێنیەوە وەختی خۆی ئێمە دەزانین سازمانهای سیاسی چەپی ئێرانی بوون خۆ لە کوردستان ڕای کارگەر چەکدار بوو پەیکار چەکدار بوو ڕزمەندگان چەکدار بوو اتحادیە کۆمۆنیستات چەکدار بوون بەڵام تەنیا کۆمەڵە توانی بمێنێتەوە بۆچی چونکە بەهێز بوو چونکە توانی بوو بێجگە لە نفوزی جەماوەری بەڵام لە پاڵ ئەوەدا هێزێکی چەکداری تۆکمەش سازمان بەداوڕێک بکرا بۆ کەس خود نەدەدرا لە گەروی هەر کەس ویسپای قوتی بدا لە گەرویدا گیری دەکرد لەبەرەوە توانیمان بمێنینەوە بۆ ئەو گۆڕانکاریەش کە ڕوودەدا لە دواڕۆژی ئێراندا بە تایبەت لە کوردستان ئەوە ژێچێک لە ئەگەرەکانە ئێمە دەبێت ئەرزشی ئەو هێزی پێشمەرگە و ئەو سلاحی کە بە چەکمانەوەیە بە شانمانەوەیە ئەرزشی ئەوە بزانین بەڵام ئێمە هاوڕان زۆر جار وتومانە کە ئێمە تەنیا بۆ ئاسۆی دوور و دواڕۆژ خەبات ناکەین ئێمە بێجگەلەوە کە ئاسۆی دوورمان لەبەرچاوە دەبێت ئەمڕۆژ مفید بین دەبێت ئەمڕۆژ وجودمان کەڵکێکی دیاریکراوی هەبێت
ئایا بزانین ئەو هێزی پێشمەرگەی کە لەو مەقەڕاتی مەرکەزیی ئێمە لێرە کۆبوونەوە ئەمڕۆژ سەربەخۆلەوەی کە لە داهاتوودا چ دەورێکیان دەبێ کە باسمان کرد دەتوانێت بیبێ و دەبێ بیبێ سەربەخۆ لەوەش ئێستاش مفیدە ڕەنگە بۆ ئەوەی هێستا باسی دەکەم بۆ هەمووتان ڕوون بێت شاید زیاتر لە 15,000 پێشمەرگەی قەدیمی کۆمەڵە پێشمەرگەی دیێرینی کۆمەڵە لە ژێر سێبەری ئەو بارودۆخەی کە ئێوە لێرە خوڵقاندووەتانە یا خۆشیان وەختێک تێدا بەشدار بوون خوڵقاندویانە ئێستا لە ئەمنیەتێکی نسبیدا دەژین لە وڵاتە کەس ناچێتە سۆراغیان ناتوان بستە سۆراغیان ناتوان بستە سۆراغیان لە حاڵێکدا لەسەر یەک وەرەقە ئەلامی یەک وەرەقە کاغەز لە تاران لە ئیسفان لە شارەکانی دیکە خەڵک دەیگرن چەرخی لە چەمبەر دەدەن ئەوان لێ دەکەن بۆچی وایە ینی لەبەر چی ئایا جمهوری ئیسلامی عاشقی چاوبڕۆی ئێمەیە ئایا جمهوری ئیسلامی ئەم هەموو پارەیە کە خەرجی دەکات بۆ ئەوەی کە ئەناسوری نفوزی بنێتە نێومان بۆ ئەوەی کە بە هەر جۆری لە جۆرەکان بۆ فشار بێنێ بۆ ئەو مۆقعەتی کە ئێمە لێرانە ئایا لەخۆ ئەو پارە و پوڵە خەرج دەکات لەخۆ ئەو ئەنێرژیە تەرخان دەکات نا لەخۆوە نییە لەبەرەوە خەتەرێکی واقعی دەبینە لەوەدا لەبەرەوە هەستەکا بەوەی کە زیندومانەوەی ئەو خەباتە زیندوبووانەوەی ئەو بوارە لە خەبات ئەمە هەوێنی زیندووکردنەوە و بژانەوەی بەدەیان بەرابەری ئەو هێز و تواناییە کە ئێستا هەمانەوە ئەوە دەزانێت بە تەجربە لێ حاڵی بووە و واقعەتیش دەیبینی بۆیە خۆی پێوە ماندوو کردو کەوایە ئەو کارێک کە ئێمە لێرە دەیکەین ئەو چەکەی کە ئێستا لێرە بەشانمانەوەیە خۆی لە خۆیدا بۆ ئەمڕۆی ئێمەش مفیدە بۆ ئەمڕۆی ئێمەش لە ڕەنج و ئازارەکانی کۆمەلگای کوردستان کەم دەکاتەوە جوژمن محتاج دەکات لەبەر بۆ ئەوەی کە هەر کارێک کە ویستی نەتوانێ بیکات گە لەوانەیەوە دەبینن ئێمە هەر بە یەک دو سێ مانگ جارێک کۆمەڵێک لە لاوانی ئەم وڵاتە دێن لێرە دەورەی ئاموزشی نظامی و سیاسی دەبینن 42 ساڵ ئەزمموی کۆمەڵیان بۆ دەگوازرێتەوە دوایش کەیف خۆیانە دەبێنەوە نامێنەوە بەم لادەچن بەو لادەچن بەڵام هەر بەو کارەی خۆیان هەر بەو هاتنی خۆیان هەر بەو ماوەیش کە لێرە ماونەوە ئەو بارودۆخەیان خۆڵخاندووە کە من باسم کرد لە هەموو کوردستان و ئەوە زۆر مهمە ئەو کەسانی کە لێرەش دەڕۆنەوە ئاموزشایەکی سەرەتایی مارکسیستی ئاموزشایەکی سەرەتایی دانشی جامعشناسی هەموو شتێکی دیکە وەردەگرن و لەگەڵ خۆیان و خاتراتە دەبنەوە وڵات ئەو ئەخلاقی کە لێرە دەیبینن ئەو ئەخلاقە منتقل لەکەنە وڵات لە مقابل ئەو ئەخلاقیات و فەرهەنگەی کە زاڵە بەسەر کۆمەلگادا ئەمە تروسکەی هیوایەکە کە پەروەردە دەبێت لەناو کۆمەلگای ئێمەدا ئەوە کارێکی زۆر بە ئەرزشە و ئەوە هەمووی ئەوانە دژمن لێی دەترسێ پس کەوایە ئێمە هەم ئاسۆی دواڕۆژی ئەم خەباتی پێشمەرگانەمان زۆر ئومێد بەخشە و دەزانین بۆ کاری گەورە خۆمان خەریکین ئامادە دەکەین و چەکەکانمان دەسوینەوە ئەو پەیوەندی بەوە نییە کە ئێمە خەباتی پێشمەرگانە دەچین لە ناوەوە دەکەین یا نایکەین کەی دەست دەدەین بۆ چە کەی لە هەردووکی ئەو دوو قۆناغەدا لە قۆناغی یەکەم کە شۆڕش بوو لە قۆناغی دووەم کە زۆرێک لە گۆڕینی هاوسەنگی هێز بوو کەی هێزی پێشمەرگ بەکاردێنین ئەمە بەحسێکی تاکتیکیە بەحسێکە مەربوتە بە زەمان بە مەکان و بە بارودۆخ ئەم سێشت لە کوێ و کەی دەستی پێ دەکەی مەکان لە چ زەمانێکا دەستی دەدەی و لە چ بارودۆخێکا دەستی دەدەی ئەوە ئێمەش تەجربەمان هەیە عەقڵمان دەخەینە کار و هەموو کێشەکەش ئەوەیە کە وها ڕەفتار بکەین کە لە هیچ قۆناغێکە دوا نەکەوی و ئەوە ئەرزشی ئەو کارەی ئێمە کە ئێستا لێرە بەڕێوەی دەبین بەڵام چ بۆ پاراستنی و ئاسۆیە بۆ دواڕۆژ و چ بۆ ئەمڕۆمان کە وتم دەبێت بە کەڵک و مفید بێەوە مفیدە و بە کەڵکە و هەموو ئەوانە دەبێت باجێکیش بدەین ئەوە نییە ینی هەروە ئەوە هەڵڕژابێ لەبەر دەستمانە من باجی ئەوە چییە؟ باجی ئەوەیە کە ئێمە وەکو نیشانە لێرە داکراوین دەتوانن ئەمنیەتمان بخەنە خەتەرەوە
تشکیلاتێکی ئەلێنین دەتوانن عناسوری نفوزی بنێنە ناومان دەتوانن ئەمنیەتمان بخەنە خەتەرەوە پس کەوایە ناتوانین پشتمانی لێ بکەینەوە و بڵین ئەوە لە جەزیرەیەکی ئارامشتا دانیشتوین بەبێ هیچ خەتەر و زەرەرێک خەریکین ئەو دەستکەوتانە دەپارێزی ئەوش ناکرێت بێجگە لەوانە ئێمە ئێستا لەژێر ئۆتۆریتەی حکوومەتی هەرێمی کوردستان داین ئێمە ناتوانین بمێنینەوە لێرە و ئەو دەستکەوتانەی کە ئەرزم کردن بیپارێزین ئەگەر بەرژەوەندیەکانی ئەو حکوومەتە بە شێوەیەکی جددی بخەینە مەترسیەوە پس کەوایە دەبێت ئێمە ئەو باجێ بۆ بدی و ئەو واقعیەتە بە سەراحەتیشەوە بە خەڵک بڵین و خەڵکیش بە سەراحەت هەموو شتێکی لێ معلوم دەبێت و کەس سەردەنیش و تانەوتە شەرت ناتوانێت لێ بدە هەر بۆیە من دەڵێم ئەگەر کەسێک یا کەسانێک پێیان وایە ئەو نانەی کە لێرە دەیخۆن لە گەرویان ناچێتە خوارێ بەو بەهایە بە هەر ڕێگای پێیان خۆشە بیگرن بەڵام ئێمە ئەو بەهایە دەدەین بۆ ئەوەی کە ئەو دەستکەوتە بە هەڵکەوتووی کە بۆمان پێشاتوە ئەو دەستکەوتە بەپارێزی هاوڕێیان لە بەشی لە بەرنامەی ئەمڕۆدا کاکە فەرهاد پەیامێک دەنێرێ و ئەو پەیامە بەڕاستی پێناسەی ڕوحیەی هەموو ئێمەیە ینی من لە تەکتەشی سیمای هەموو ئێوەدا و خۆماندا ئەوە دەبینم ئەوەی کە لە پەیامەکەی کاکە فەرهاددا هەیە ئەو ورە بەرزەی کە لە شرایطێک ئاوا دوژواردا لە خۆی نیشان دەدا هەمومان وابووین هەمومان زۆرمان لە سەحنەکانی شەڕدا لە کاتی ئەنواعی گیانفیداییدا ئەومان لە خۆمان نیشان داوە و فەرهاد ئەمڕۆ نمونەیەکی دووارە بیرخستینەوە ئێمە بەو ڕوحیەوە و بە ئاسۆیەکی ڕوون کە لە بەرچاومانە و بەڵێن دەدەین بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کە لەسەر ئەو ڕێبازەی کە کۆمەڵە لەسەری دامەزراوە لەسەر ئەو سیاست و استراتێژەی کە دامان ڕشتۆ و بە عەقڵی جەمعی پەسەندمان کردووە لەسەر ئەو ڕێبازە سوور دەبین و لام وایە سەرکەوتنمان مسۆگەرە بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەرەزان ئێستا کورتە باسێک سەبارەت بە ژیان و خەباتی قارەمانانەی هاوڕێ سەعید موعینی دەخوێنمەوەتان خانەی موعینی قارەمانی مقاومەت لە زیندان و پێشەنگی خەباتی پێشمەرگانە لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەدا یادی ئازیزێک دەکەینەوە کە ژیانی سربەرزانەی لە دەورانی خەباتی نەهێنیدا و کۆڵنەدەری و مقاومەتی کەموێنەی لە سیاچاڵەکانی ڕژیمدا کارێکی وای کردبوو کە بەحەق شایستەی ئەوە بێ کە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بە ناوی ئەوە بناسرێتەوە کاکخانە لە زمرەی ئەو کادرانەی کۆمەڵە بوو کە دوای پێکهاتنی کۆمەڵە بە ڕیزی ئەو ڕێکخراوە پەیوەست بوو ئەو خۆشەویستە لە ماوەیەکی کورددا جێگای خۆی لە ناو ڕیزی پێشەوەی هەڵسوراوانی کۆمەڵەدا دۆزیەوە کاتێککە لە ڕەشبەگیرێکی بە هەڵکەوتدا لە یەکێک لە پارکەکانی شاری تاران کەوتە دەست مەئمورانی ساواکیشا نووسراوەیەکی دەستخەتی پێبوو کە نیشانی دەدا ئەو هەڵسوراوێکی سیاسیە ماوەی نزیکەی 18 مانگ لە زیندانی کومیتەی هاوبەشی ساواک و شارەبانی تاراندا کەوتە ژێر دژی ئینسانی ترین ئەشکەنجەوە بەڵام مقاومەتی ئەو ئازیزە ئەشکەنجەگەرانی بە چۆک داهێنا و ئەوان نەیانتوانی پەی بە پەیوەندی ڕێکخراوی کاکخانە بە کۆمەڵە ببن و چکۆلەترین زانیاریەک بەرامبەر بەکار و تێکۆشانی خۆی و هاوڕێیانی بەدەست بێنن دوای ئازادبوونی کاکخانە لە زیندان بۆ کۆمەڵە پێویستی پەیوەندیگرتن لەگەڵ کۆمەڵەی ڕەنجدەران و یەکێتی نیشتمانی کوردستان هاتەکایەوە کاتێک کە کاکخانە بۆوەها مەئموریەتێک دەستنیشانکرا بەدڵ ئاواڵەیی و ورەی بەرزەوە بە پێشوازیەوە چوو کاکخانە لە یەکەم نامەکانیدا کە دوای پەیوەستبوون بە هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی بۆ هاوڕێیانی لە کۆمەڵەدا نووسی ئیشارەی بە چەندین خاڵی گرنگ دەکات کە لای وابوو پێویستە وەکو ئەزمون بۆ بنیاتنانی هێزی پێشمەرگەی دواڕۆژی کۆمەڵە کەڵکی لێوەرگیرێ ئەو بەڕاستی لە کاتێکدا کە هێشتا ڕژیمی شا لەسەر کار بوو و کۆمەڵە خەریکی تێکۆشانی سیاسی و تەشکیلاتی نەهێنی بوو هەوڵیدا لەو مەئموریەتەی خۆیدا بەدیتنی لایەنە موسبەت و منفیەکانی ئەزموونی خەباتی چەکداری لە کوردستانی عێراق
بەردی بناغی هێزی پێشمەرگەی دواڕۆژی کۆمەڵەدا بنێ. بەداخەوە ئەوازیزە نەیتوانی مەموریەتەکەی خۆی بە تەواوی بە ئەنجام بگەێنێ و لە ڕۆژی 31 جۆزەردانی ساڵی 1357 ئەتاوی لە نزیک ئاوایی دڕی لە ناوچەی ماوەت لە پەلامارێکی هێزەکانی ڕژیمی باسی عێراقدا گیانی بەخت کرد. یادی بەرز و بەڕێز بێت و ڕێبازی بەردەوە. ئازیزان، ئێستا پەیامی هاوڕێ فەرهاد شەعبانی بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بە دەنگی خۆی بڵاو دەکەینەوە. هاوڕێانی قارەمان و خۆشەویستی پێشمەرگە، هاوڕێیان و هاوسەنگەرانی دێرینم، جەماوەری ئازادی خواز و خۆڕاگر لە کوردستان، بەخێر بێن بۆ ڕێوەڕەسمی ساڵ ڕۆژی گیان لەدەستانی یەکەمین پێشمەرگەی قارەمانی کۆمەڵە هاوڕێ خانەی موعینی. بەڕێزان، ئەگەرچی ئەم ڕۆژە وەکو ڕۆژی گیان لەدەستانی هاوڕێ خۆشەویست هاوڕێ خانە ناولێنراوە، بەڵام لەم ڕۆژەدا ڕێز لە یاد و بیرەوەریەکانی هەموو پێشمەرگەیەکی کۆمەڵە دەگیرێت کە لە ڕێگای ئارمان و ئامانجەکانی کۆمەڵەدا گیانی ئازیزیان بەخت کردووە. هاوڕێانی قارەمانی پێشمەرگە، ئەندامانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران، جەماوەری خەڵکی قارەمانی کوردستان، ئەگەر ئێستا و هەزاران جاری تریش لێم بپرسن گەورەترین شانازی ژیانت کامەیە، وەڵام ئەدەمەوە و ئەڵێم 42 ساڵ پێشمەرگایەتی کۆمەڵە و چەکی پڕ لە شانازی کۆمەڵە لە شانکردن. لەوە پڕ لە شانازی تر بۆ من ئەوەیە کە هاوڕێیانم ئەم فەخر و شانازیەیان بە من بەخشیوە و ئەم ساڵیان بەناو منەوە دیاری کردووە، و ئەمە گەورەترین ئفتخار و شانازی و دیاری ژیانمە. هەم لەم بابەتەوە جارێکی تر سەری ڕێز و سپاس بۆ هەموو ئێوەی ئازیز و خۆشەویست دا ئەنەوێنم.
ئەمە گەورەترین ئفتخار و شانازیکە کە ئێوەی ئازیز و خۆشەویست بە هاوڕێیەک و هاوسەنگەری خۆتانتان بەخشیوە. هاوڕێیانی ئازیز و خۆشەویست، هەڵگرتنی چەکی پڕ لە شانازی کۆمەڵە یەکەمین ئفتخار و شانازی ژیانی فەرهادی شەعبانیە. داوای لێبوردن ئەکەم کە لەمە زیاتر و پڕتەوانتر نەمتوانی. من لەم ڕۆژەدا وەک جارەکەی جاران لێکدانەوەی هەلومەرجی ئێستای ئێران و کوردستان بکەم و ئەو لێکدانەوە بە ڕێنوێنیەکانی متەئەسر لە ئستراتیژی حیزبی کۆمۆنیستی ئێران و سیاسەتە کەڵانەکانی کۆمەڵە بخەمە بەر چاوی ئێوە. بەڵام هەر ئەوە بەس کە بڵێم کە بژی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە، بژی حیزبی کۆمۆنیستی ئێران، بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، بژی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستم. هیوای ساغ و سڵامەتی بۆ کاک فەرهادی خۆشەویست دەخوازیم. ئازیزان، ئێستا دەکلەمەی شێعرێکی شاعری خەباتکار و بەتوانە کاک حەما عەزیز دەخوێنینەوە کە بە بۆنەی گیانبەختکردنی کاک خانەوە وتراوە. سۆراخ، شێعری حەما عەزیز بۆ گیانی خانەی موعینی. ئەم هەواڵەت ئەسپەشەیە ژانی سم کۆڵان دەکا، تان و پۆی باران بڕانە حەز بە مەرگی نان دەکا. مەرگە پاییزەی گەڵایە وا بە توێی زریانەوە، زەرد دەبێ دەڕژێتە سارای دەوزەخی گریانەوە. تۆ لەکوێ بوویت؟ تۆ لەکوێ بوویت ئەم هەوارە ڕەنگی کۆستی گرتووە؟ کوێ دەچیت کلچێوکی کۆچت چاوی خۆری ڕشتووە؟ کوێ دەچیت ئەی نەرمە باران من بە یاری ئەم خەمەم، زۆر دەمێکە بۆ دڵۆپت چاوەڕێی تۆزێک نمەم. دەی ببارێ وەک تەلی نەرگس لە نێو ئەنگوستمەوە، دابدە و بتکەیتە سەر ڕۆح سەر لە نوێ بدنووسمەوە. دابکە با لێوی کانی بەو قومەی بتخواتەوە، دابکە با لێوی کانی بەو قومەی بتخواتەوە. هەر لە دوورڕا گەرد و خۆڵی غوربەتت بتشواتەوە. تۆ لەکوێیت؟ تۆ لەکوێیت؟ من دێر زەمانە خاک و پێدەشتی ڕەوم، بێنە بارگەت خە لە دڵما، بێنە بارگەت خە لە دڵما، بێرە ڕەشماڵی شەو. ئامادەبوانی عەزیز، بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم بەشەی ڕۆڕەسمەکان و باقی کاتەکە تەرخان دەکەین بۆ پەزیراییکردن لە ئێوەی ئامادەبوانی خۆشەویست و دەربڕینی شای خۆشە. جارێکی تر ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو لایەکتان پیرۆز بێت. هەر بژین بە شادی.